لەسەر سەردانیکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لای لایەنەکان دەمانوێت گفتوگۆی زیاتر بکەین بزین ئامانجی ئەم سەردانیە چی بووە. بەڕێز سەلاحەدین بابەکر کارگێڕی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی بەڕێزیان ڕاستەوخۆ لە هەولێرە و لەگەڵمان دەبن گفتوگۆی ئەو باسی لەگەڵ دەکەم. بەڕێز سەلاحەدین شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. با بۆ دەست پێ بکەم لە سەروبەندی پێکێنانی حکوومەتی عێراقیدا پەیوەندی لایەنەکان چۆن دەبینن؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان دیارە کە پەیوەندی نێوان لایەنەکان لە هەرێمی کوردستان بێت یان لە بەغدا بێت پێم وایە لە دۆخێکی ئاساییدا نییە. ئەگەر دۆخەکەی ئاسایی بایە ئەوە ساڵێک تێپەڕیوە بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی عێراق، بەڵام تا ئێستا نەتوانراوە حکوومەتی عێراقی دروست بکرێت. ئەوەش بەڵگەیە لەسەر ئەوەی کە ناکۆچێکی نائاسایی لە نێوان لایەنەکانی عێراقیدا هەیە کە بۆتە هۆی ئەوەی کە تا ئێستا نایانتوانیوە حکوومەتی نوێی عێراقی پێک بهێنن. بێگومان لە هەرێمی کوردستانیش دەتوانین بڵین پەیوەندیەکان لە نێوان لایەنەکانە یعنی سارد و سڕە، ئەگەر دەتوانین بە سارد و سڕ وەسفی بکەین، چونکە لە حەقیقەتە بە تایبەتی لە نێوان یەکێتی و پارتی، چونکە ئەمان دوو پێکهێنەری سەرەکی حکوومەتن و لە سەرەتاوە هەتا ئێستا لەوە لە بڵێ ئێوە ئەڵێن سارد و سڕ، بەڵام بۆچی گەرم و گوڕ نییە کە لە بەرامبەر سارد و سڕا دەبێت گەرم و گوڕی هەبێت؟ ئەم گەرم و گوڕیە بۆ نییە لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان؟ بێگومان ئەوەی کە ئەڵێن پەیوەندی نێوان پارتی و یەکێتی سارد و سڕە بە پلەی یەکەم و دەنا لە نێوان لایەنەکانی ترە ئاساییە. یعنی ئێمە ئێستا وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان پەیوەندیەکانمان لەگەڵ لایەنەکان لە هەرێمی کوردستان لە ئاساییە باشیشە. دەتوانم بڵێم لەگەڵ سەرجەم لایەنەکان لە هەرێمی کوردستان چ ئەوانەی ئۆپۆزیسیۆنن کە ئێمە لەم کابینەیە لەبەرەی ئۆپۆزیسیۆنین، چ ئەوانەشی کە لە دەسەڵاتن پەیوەندێکی ئاساییمان هەیە و لەگەڵ هێندێکیشیان پەیوەندێکی باش و تونند و تۆڵیشمان هەیە. بەڵام ئەوەی کە جێگای نیگەرانیە لە هەرێمی کوردستان پەیوەندی نێوان پارتی و یەکێتی بۆ چەند مانجێک کە چێ پەیوەندێکی سارد و سڕە و ئەوە کاریگەری سلبی کردوتە سەر کۆی کای سیاسی لە هەرێمی کوردستانە. تەنانەت ئەوە ڕنگدانەوەی هەبوو لەسەر ئەوەی کە نەشتواندرا کاتێک دیاری بکرێت بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە بڕیار بوو پێش 6/11 ئەنجام بدرێت، چونکە لە 6/11 بەدواوە ئەم پەرلەمانە ماوەی بەسەرچێت و ئەبێتە پەرلەمانێکی زۆر باشە. بەڕێز سەلاحەدین باسی هەڵبژاردنە کرد، کەواتە دەمانوێت بزانین تێڕوانینی یەکگرتوو چییە بۆ پرسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان؟ ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان هەر لە سەرەتاوە و تا ئێستاش ئەوەمان دووپات کردوتەوە، ئێمە لەگەڵ ئەوە بووین کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیان ئەنجام بدرێت، واتە 3 مانگ پێش وادەی 6/11 بە گوێرەی ئەوەی کە هەیە ئەبوو ئەنجام بدرێت. بەڵام بەداخەوە دوای ئەوەی کە کاتێکیش دیاریکرا بۆ ئەنجامدانی هەڵبژاردن کە بریتی بوو لە یەشیدا، بەڵام نەتواندرا ئەو کاتە ئیلتیزامی پێوە بکرێت سەرنجام سەری کێشا بەوەی کە بۆ 8مین جان پەرلەمان لە هەرێمی کوردستانە درێژ بکرێتەوە، کە ئەمەش پێمان وایە خاڵێکی سلبیە لەسەر هەرێمی کوردستان و بە تایبەتی لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن کە بۆتە عورفێکی خراپکە. ئەوە وەکو گوتمان هەموو جارێت پەرلەمان درێژ شەکرێتەوە، کە ئێمە پێمان وابوو وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەم جارە هیچ بیانوویەک نەبوو بۆ ئەوەی کە ماوەی پەرلەمان درێژ بکرێتەوە و ئەتواندرا هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدرێت. و ئێمە لە هەموو کۆبوونەوەکان و لە هەموو کاتێکە ڕامان گەیاندووە کە پێویستە هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام بدرێت. دواخستنی هەڵبژاردن بۆ ناوبانجی دیموکراسیەت و ئاڵوگۆڕی دەسەڵات لە هەرێمی کوردستانە خراپە و کۆمەلگای نێودەوڵەتی چاوی لەسەر هەرێمی کوردستانە. بەڵام بەداخەوە نەتواندرا. دەتوانم بڵێم هۆکاری سەرەکیش بریتی بوو لەو ناکۆچەی کە لە نێوان
پارتی وێشێتیدا هەیە چونکە ئەمانە دوو لایەنی ئەساسی دەسەڵاتن و ئەرکی دەسەڵاتە کە هەڵبژاردن ئەنجام بدات. بەڕێز سەلاحەدین بۆ خۆتە زانی کە لە کوردستان چەند لایەنێکی ئۆپۆزیسیۆن هەیە دەمانێت بزانین لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە بەرێکی یەکگرتوودان یاخود نەخێر ئەوانیش پەرتەوازن و هەرە و سارد و سڕیەی کە لە نێوان پارتی و یەکێتیدا هەیە و سارد و سڕێژ لە بەرەی ئۆپۆزیسیۆنا هەیە. من پێم وانییە ئەو سارد و سڕیە لە بەرەی ئۆپۆزیسیۆن هەبێت. ڕاستە ئێمە وەکو ئۆپۆزیسیۆن نەمانتوانیوە لە چوارچێوەی بەرەیەکی تۆکمە خۆمان عرض بکەین بەڵام لە زۆربەی هەرە زۆری مەواقیفەکانە هاو هەڵوێستین تا ئێستا لەسەر ئاستی باڵا کۆبوونەتەوانێ بەڕێز سەلاحەدین مەبەستم هەموو لایەنەکان لە ماوەی ڕابردوودا چەند لە ماوەی ئەم کابینەی نۆ ئەو لایەنانەی کە ئۆپۆزیسیۆنین بەڵێ چەند جارێک لەسەر ئاستی باڵا کۆبوونەوە بووە و بیر و ڕاگۆڕدراوەتەوە لەسەر پرسەکان لە هەرێمی کوردستانە و تا ئێستاش پەیوەندیەکان لە نێوان لایەنەکانی هەرێمی کوردستانە باشە وەگەرم و گورترە لە پەیوەندی نێوان لایەنەکانی دەسەڵات. بەڕێز سەلاحەدین بۆ خۆتان دەزانن ئۆپۆزیسیۆن لە وڵاتاندا ڕەخنەی بنیادنەر دەگرێت. بابزانین لە هەرێمی کوردستان ئۆپۆزیسیۆن توانیوێتی ڕەخنەی بنیادنەر لە دەسەڵات بگرێ لە بەرچاوگرتنی ئەو دۆخەی کە ئێستا عێراق و ناوچەکەی تێکەوتەوە بە تایبەت کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دروست کردووە. بەڵێ یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی دەسەڵات ئەوەیە ئەفوان ئۆپۆزیسیۆن ئەوەیە کە چاودێری وردی دەسەڵات بکات و ڕەخنەشی لێ بگرێ وەکەم و کورتیەکانیشی پیشان بدات چونکە ئۆپۆزیسیۆن بۆیە ئۆپۆزیسیۆنەکە چاودێری دەسەڵات بکات وەکەم و کوردیەکانی پیشان بدات و خۆی ئامادە بکات لە هەڵبژارنێکی داهاتوودا ئەم کورسی دەسەڵات بگرێتە دەست. بۆی ڕاستەخۆ ئەفەن من وەڵامی پرسیارەکەی جەنابتە دەمەوە بەڵێ ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانە ڕەخنەی بنیادنەری گرتووە چونکە ئەوانیش بەشێکن لە هەرێمی کوردستان و بەشێکن لە تای سیاسی هەرێمی کوردستان. ڕەچاوی دۆخی هەرێمی کوردستانی کردووە؟ ئەی بۆچی نەی کردووە؟ بەڵێ پێم وایە کردوویەتی وەختی ئۆپۆزیسیۆن ئەڵێ هەڵبژاردن لە کاتێکە ئەنجام بدرێت. ناوچەکە پڕە لە کێشە کاریگەری بۆ سەر هەرێمی کوردستان هەیە. بەڵێ ئێمە لە ناو هەرێمی کوردستانە ئەژین و ڕۆژانە دەست و پەنجە نەرمەکەین لەگەڵ ڕووداوەکانی هەرێمی کوردستان و ئەزانی کە چی ئەگوزارێ لە هەرێمی کوردستانە بەڵام هیچ لەوانەی کە هەیە ڕێگر نییە لە بەردەم ئەوەی کە ئۆپۆزیسیۆن ڕەخنە لە دەسەڵات بگرێت و بەڵکو کەم و کورتیەکانی پیشان بدات. هەموو ئەو ڕەخنانەی کە ئۆپۆزیسیۆن ئەیگرێت لە دەسەڵات لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە هەتا لە بەرژەوەندی دەسەڵاتیشە ئەگەر جێبەجێ بکە ئەنجامدانی هەڵبژاردن لە بەرژەوەندی دەسەڵاتە. ئێستا دەسەڵات هیچ لایەنێکی دەسەڵات ناتوانێت شانازی بەوە بکات بڵێ وەڵا درێژکردنەوەی ماوەی پەرلەمان کارێکی باشە. ئەوانەشی کە درێژیان کردوێتەوە دان بەوە دادەنێن کە کارێکی ناباشیان کردووە. دەستەکانە خۆش بێ دوپرسیار بە کورتی وەڵامم بەرەوە ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک سەردانی کرد کە یەکگرتووش لەو چوارچەوەی سەردانیکردنیان بوو. ئامانج لەو سەردانیە چی بوو و چی نوێکرایەوە لەو سەردانیەدا؟ بەڵێ وەفدی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە سەردانی بەڕێ زەمینداری گشتیان کرد چەند ئامانجێکیان لە پێشچاوگرتە بوو. یەکێ لەوانە پەرەپێدان و بەرەو پێشچوونی پەیوەندیەکانی نێوان هەردوو لامان و یەکێ لە خاڵەکانی تر باس لە ڕەوشی سیاسی لە هەرێمی کوردستان و لە بەغا بوو ئەمەش عینوانێکی گەورەیە هەموو کایەکان لە هەرێمی کوردستانە ئەگرێتەوە و ئێمە لەو کۆبوونەوەدا با یەکێتی نیشتیمانی کوردستانمان ڕاگەیان کە پێویستە ئێوە ناکۆچیەکانتان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بە گفتوگۆ چارەسەر بکەن ئەگەر ساردییکیش لە پەیوەندیەکانتان هەیە پێویستە چارەسەری بکەن چونکە ئەگەر پەیوەندی نێوان پارتی و یەکێتی تێک بچێت کاریگەری سلبی ئەبێ لەسەر کۆی پرۆسەی سیاسی و ئیداری و مالی و ئەمنی لە هەموو کوردستان. بۆیە ئێمە پێمان وایە کە ئەم دوولایەنە پێویستە کە بەرپرسیارەتیان کەوتۆتە سەرشان بەڕێک و پێچی ئەنجامی بدەن و لەوە زیاتر خەڵکی کوردستان بە تووشی قەیران و کێشە نەبێت. بەڕێز سەلاحەدین بابەکر کارگێڕی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی گەلێک سوپاس بۆ بەشداریت.